نەتەوەی ئەرمەن یەکێکە لەو نەتەوە کۆنانەی کە لە دێر زەمانەوە خاوەنی وڵاتی خۆیان و مێژووی خۆیانن. وەکو دوو نیشتیمانی دراوسێ پەیوەندی نێوان کورد و ئەرمەن دەگەڕێتەوە بۆ سەردەمێکی کۆن. سەردەمی میدیەکان وەکو کورد تووشی سەدان کارەساتی خوێناوی و کاولکاری وڵات و وێرانی بوون. هەروەها وەکو میلەتی کورد زۆر جار خەڵەتێنراون و دەستیان بڕێون، تووشی کارەساتی جەرگبڕ و کوشتار بوون. کورد لە زۆر قۆناغی مێژوودا خۆی بە دۆستی ئەرمەن زانیوە، حەزی لە برایەتی و هاریکاریکردنی ئەرمەنی کردووە. لەگەڵەوەشدا بەشێک لە کوردە زۆردار و دەرەبەگەکان لە کوشتاری خوێناوی ئەرمەندا بەشداریان کردووە. لە سەردەمی پەیدابوونی ئاغاینی ئیسلامەوە دوایەوەی ئەرمینیا بوو بە بەشێک لە ئێران و تورکیا، ئەم پەیوەندیانە بەلای خراپیدا پەرەیسەن. ئەرمینیا زۆرتر لە کوردستان تێکەڵی بازاڕی سەرمایەدار بوو. بەم هۆیەشەوە پەیوەندی نوێ لە کۆمەڵگەی ئەرمەندا بەر لە کۆمەڵگەی کوردی سەری هەڵدا. داگیرکەر و چەوسێنەری هەردوو لالەیەک بوون، چ کورد و چ ئەرمەن، تا ڕادەیەکی زۆر لەولاوە بەدەست شا سەفەویەکانەوە و لەم لاشەوە بەدەست سوڵتانە عوسمانیەکانەوە دایانناڵاند. سربەخۆی وڵاتەکەیان زۆری نەخایاند، دوای دۆڕاندنی کەوتە ژێردەستی بێگانەوە. جوتیار و وەرزێری هەردوو گەل باج و سەرانەیان بە یەک خەزنە دەدا. فشاری ئەمە وەک یەک تا دەهات زیاتر دەکەوتە سەریان. بڕیاردان لەسەر کوشتاری ئەرمەنەکان. مەترسی جیابوونەوە و لە کیسچوونی ئەرمینیای ڕۆژاواش پەیدا بوو. فەرمانڕەوایانی دەوڵەتی عوسمانی زۆر بەمە نیگەران بوون، بە تایبەتی دوایەوەی کە گەلە گەورەکانی دیکەی ژێردەستیان یەک لە دوای یەک خۆیان لە حوکمی دواکەوت و ڕزگار بکەن. بەڵام ئەوان پەندیان لە مێژوو وەرنەگرت و ئامادەی وەرگرتنی ئەو پەندە نەبوون. بۆیە لە بری چاکردنی باری ژیانی ئەرمەن و نهێشتنی چەوسانەوە و زوڵم و زۆری نەتەوەیی و ئاینی بەسەریانەوە کەوتنە پەیڕەوکردنی سیاسەتی توند و تیژتر لە جاران بەرامبەریان. ئەم سیاسەتەش لە سەردەمی سوڵتان عەبدولحەمیدی دووەم باشکرا دیارە. خولیای قەڵاچۆکردنی ئەرمەن کەوتوو بووە کەللەی سوڵتان عەبدولحەمیدەوە ساڵی 1876 تا 1909 بۆ مەبەستی تایبەتی خۆی و دەستە و دایرەکەی کردبووە دروشمی سەرەکی سیاسەتی دەوڵەت. هەر لەبەرەوە و چەند هۆیەکی دیکە سوڵتان عەبدولحەمید دەیویست ناوچە ئەرمینیەکان سەرسنووری ڕووسیا با موسڵمانی بتەنێ. زۆری نەخایان سوڵتان کەوتە قەڵاچۆکردنی ئەرمەنی بێتاوان. کوشتاری یەکەم لە ئابوو ئەیلولی ساڵی 1894 لە ناوچەی ساسۆن ڕوویدا، کاتێک سەرباز و جاندرمە و دەستەیەک چەتە کەوتنە گیانی گەورە و بچووک و ژن و پیاوی ئەو ناوچەیە. لاماوەیەکی کەمدا 40 گوندیان کاول کرد و دەوروبەری 10,000 کەسیان کوشت. دوابەدوای ئەمە بە ساڵێک کوشتارێکی دیکە دەستی پێکرد، بەڵام کوشتاری ئەم جارەیان گشتی بوو. لە ئەیلولی ساڵی 1895 لە پایتەخت لە شاری ئیستانبولدا پیاوەکانی سوڵتان کەوتنەگیانی ئەرمەن و ژمارەیەکی زۆریان لێ کوشتن و گەلێکیان لە بەندینخانە توند کرد. اینجا کوشتار کەوتە شارەکانی ئەرمینیای ڕۆژاواوە، ئەو شارانەی کە ئەرمەنی تێدا دەژیا. لێرەدا چەند نمونەیەکی کەم دەهێنینەوە بۆ ئەوەی ڕوویڕەش و درڕندەیی بێ ئەندازەی ئەو کوشتارانە بخینە بەرچاو تا باشتر لە چوارچێوەی مەسەلەکە بگەین. لە شاری ئەستەمبول لە ماوەی تەنها 2 ڕۆژدا نزیکەی 5500 ئەرمەنی کوژران. هەندێک سەرچاوە کوژراوەکانی ئەستەمبول بە 15,000 کەس لە قەڵەم دەدەن. تەنانەت هەندێک گاوری دیکەیان بە ناوی ئەرمەنەوە لە ناو برد. لە کتێبی زەردی فەڕەنسیدا باسی کوشتاری ئەرمەن لە دیاربەکر دەکات کە 3 ڕۆژی خایاند. لە ڕۆژی تشینی دووەمی ساڵی 1895 لەو شارەدا بەدەم سڵاوەتدانەوە دەوری 3,000 کەس کوژران و نزیکەی 119 گوندی دیکە کاول کران. پیاوکوژ و جەردەکان یەکێک لەو 3 ڕۆژەیان دانابوو بۆ دووکان و بازاڕەکانی ئەرمەن. بە ئارەزووی خۆیان کەوتنە کوشتن و بڕین و تاڵانی. هەروەها ئەم کتێبە ئەو زیانانەی لە ئەرمەن کەوتون بە 2 ملیۆن لیرەی تورکی لە قەڵەم دەدات. لەم کتێبەدا باسی کوشتاری سیواسیش کراوە کە ژمارەی کوژراوەکان تا 12 تشرینی دووەم خۆی داوە لە دەوروبەری 1000 کەس و لاشەی 200 تا 300 کەسیان هەروە لە یەکێک لە خانەکانی شاردا فڕێدا بوون.
یەکێک لەوانەی کە ئاگادار بۆ و گەڕاوێتیەوە کە کوژراوەکانی سیواس بە قیمەکێش و دار و ئاسن و خەنجەر کوژراون. هەمان کوشتار و تاڵانی و کاولکاری و دڕندانە زۆر ناوچەی دیکەشی گرتەوە. بۆ ساڵی داهاتووش دووبارە بۆوە. لانەمەیەکی نێنی باڵیۆزی رووسیا لە ئەستەمبول کە بۆ وەزیری رووسیای ناردووە. لە ئەنجامی ئەو کوشتارانە تەنها هەتی و ژمارەیان گەیشتووەتە 50,000 منداڵ. لەم کارانە کە لە مێژوودا وێنەیان کەم دەبیندرێ بەجارێک دەڵێ ئەرمەنیان لە ڕژیمی عوسمان بەگشتی و لە حکومەتی سوڵتان عەبدولحەمید بە تایبەتی کرمێ کرد. نیشتیمان پەروەرەکانی ئەرمەن بە دڵ پشتگیریکردنی هێزە سیاسی ناحەزەکانی ڕژێمی عەبدولحەمیدیان هەڵبژارد و زۆریان کەوتنە یاریدەدانی بزوتنەوەی تورکەلاوەکان کە حوڕیەت عەدالەت و مساواتی کردبووە دروشمی خۆی. گەورەکان باسی برایەتی و یەکسانیان دەکرد. جاریوا هەبووە ئەو گەورانە لە ترسی پیاوەکانی سوڵتان عەبدولحەمید لە ناو ئەرمەنیشدا خۆیان شاردوتەوە. دوارەی حەمیدی سەرەتا کە دروست کرا لەو مەرزە دروست کرا کە نزیک بوو لەگەڵ رووسیاوە، بەتلی سووان و ئەرزڕوم و ئەو منتەقەیە کە نزیکە لە سنووری رووسیاوە، چکە ئەوان هەستیان پێیەکە بەدرەجی یەکەم ئەرمەنەکان حرەکەیەکی تەمەڕودیان تیا دروست بوو. ئەوەتە بەتەنها سوارەی حەمیدی نیەتوانی ڕوبەڕووی ئەو حرەکاتانە ئەو بزوتنوانە ببێتەوە، چکە ئەوانیش دەعمەکان لەلایەن ڕۆژئاوا لایەن دەوڵەتە ئەوروپیەکانەوە، ئەوانیش قەتڵ و عامی غەیری خۆیانیان کردووە. چەندەها حرەکاتی سڕی و نهێنی ئەرمەنەکان هەبوو کە نزعەیەکی شۆڤێنیان هەبوو، قەتڵ و عامی دییان ئەکرد، قەتڵ و عامی شوێنی تریان ئەکرد. بۆیە سەرەتا کە بەکارهێنرا لەگەڵ سوپای تورکیا بەڵێ قەتڵ و عامیشی لە سەردەمی عەبدولحەمیدی یەکەمە شەڕێکی گەورە دروست بووە و حتا دەوڵەتانی گەورەی ئەوروپا تەدەخۆلیان تێکرد و نوێنەرایەتی ئەمریکا ناڕزایی دەربڕی ڕۆشتە لای عەبدولحەمیدی دووەکەم، چووکە یەکێک لە قەشەکان شەوێک کە فرسانی حەمیدی لەگەڵ سوپادان بەسەر شوێنێکی گەورە و هەرچی کەنیسە و دێهات و هەمویان سووتان، یەکێک لە قەشەکانە لافتەیەکی هەڵواسی نووسی ئەم شەو من لەسەر 1800 کەس لە ئەرمەنەکان قوداس و نوێژم کردووە کە کوژراون بەدەستی دەوڵەتی عوسمانی. بۆیە ئەمانە فعلەن لەسەر دوو جار ئەلبەتە ئەرمەنەکان قەتڵ و عام کراون، بڵێن لە قەتڵ و عام ینی دەست درێژێکی گەورە کراوەتە سەریان. سەردەمێکیان لە سەردەمی عەبدولحەمیدی دووەم بووە، سەردەمی دووەم لە سەردەمی ئیتیحادیەکانە بووە. کوشتاری دووەم لە نیسانی ساڵی 1990دا کوشتارێکی نوێ لە شاری ئەدەنا ڕێکخراو بۆ هۆی لە ناوبردنی 30,000 کەسی بێتاوان. سەیرەکە ئەوەیە کە کاربەدەستانی بەناوی سزادانی تاوانبارانی ئەم کوشتارەوە گوایە بۆ ئەوەی عەدالەتی دروشمیان کوێر نەبێتەوە کەوتنە گرتن و پرسینەوە کە ئەنجامی ئەم جۆرە بوو. لە شاری ئەدەنا 15 کەس کران بە سێدارەدا، بەڵام 6یان ئەرمەنی بووە. 9 کەسی دیکە درانە دادگا، بەڵام تەنها یەکێکیان مسلمان و ئەو 8ەکەی دیکە ئەرمەنی بوون. لەوەش سەیتر مسلمانەکان تەنها 6 مانگ حکومدران و ئەرمەنەکانیش یەکی لە 5 بۆ 10 ساڵ. دوای ئەوە 362 کەس گیران، تەنها 213 کەسیان گاور بوون. کوشتارێکی دیکە لە بەهاری 1915 دەستی پێکرد و ساڵێکی خایاند. نووسەری عەرەب فائیز ئەلخەسین کە لەو کاتەدا لە تورکیا بووە نووسیوێتی میری قەسابی بەکرێ گرتە بوو، ڕۆژی 1 لیرەی عوسمانی دەدانێ. دکتۆرێک ناوی عەزیزبەک بوو، باسیەوەی بۆ گێڕامەوە کە چۆن کاتێک لە قەزای مەرزێفۆنی سەر بە سیواز بووە زانیوێتی قافڵەیەکی ئەرمەن بۆ کوشتن دەنێردرێت. چۆتە لای قایمقام، دوای ئەوەی قایمقام ڕێگەی داوە بچێت بۆ سەیری وتوێتی 4 قەسابم بینی کە هەریەکەیان تەورێکی درێژیان بەدەستەوە بوو. ئەرمەنەکانیان جیا دەکردەوە، یەک لە دوای یەک دەیان ناردنە لای قەسابەکان. قەسابەکە بە ئەرمەنیەکەی دەوت ملت درێژ بکە، دوای ئەوەی ملی درێژ دەکرد وەک مەڕ سەری دەبڕی. ڕۆژنامەنووسێک لە سەرەتای ئەیلولی ساڵی 1915 باسی کوشتاری ناوشاری وانی کردووە کە چۆن ئەو بەشانەی لەشکری ڕووس کە هاتبوون بۆ داگیرکردنی لە تاوبۆنی لاشە و کەلاک نەیانتوانیوە بچنە ناو شارەکەوە.
هەروەها دەقی ئەو بروسکەی بڵاو کردوتەوە کە سەرکردەی ئەو هێزانە ناردبووی. تیایدا دەڵێت سەر تاپای شاری وان کاول کراوە، خانوە باشەکانی سووتێنراون و خانوە قوڕەکانی ڕوخێنراون. شەقام و حەوشەکانی بەلاشەی ئەرمەن و کەلاکی ئاژەڵ تەنراون و کەلوپەلیش تاڵان کراون و براون. دوو فاکتەری سەرەکی هەبووە کە پاڵی پێوەناوە سواری حەمیدی دروست کرد و ئەرمەنەکان کوژن. یەکەم بە ناوی ئیسلامەوە کە ئەمانە موسڵمان نین، زۆران لێکردون کە ئاینەکەی خۆیان بگۆڕن نیانگۆڕیوە. دووهەمینیشی دەوڵەمەنگ بوون لایەنە ئابوووریەکان لێگاوتەوە. بۆ نمونە ئەو کاتێ دەستیان بەسەر سەرۆت و سامانی ئەرمەنەکان ئاگرتووە لە ئەستەموڵ، چونکە ڕەشە کوژەکە یەکەم جار لە ئەستەموڵەوە دەست پێ کردووە. لە ئەستەموڵ دەوری 250,000 کەسیان لێ کوشتون، سێدارە و سەربڕین و ئەمانە اینجا ئاوارەکردن. 6 میلیۆن پارچەی ئاڵتوونی ئەو سەردەمی تورکیان کۆ کردوێتەوە لە سەرۆت و سامانی ئەوان کە دەستیان بەسەراگرتووە. لەبەرەوە فاکتەرەکە هەر ئاینی نەبووە، بەڵکو لە پاڵ ئاینیان بۆچی بووە؟ اینجا ئەو کە شەڕەکانیان کردووە هەموو پیاوەکانن دەربەدەر کردووە، یا کوشتیانن یا گرتویانن. ژنەکان ئەوەی پیر و بە کەڵک ناتوە نردویان ئەوەی وەکو گەنج بوون وەکو سەبایە گلیان ناونەتەوە، چونکە لە قانونی ئیسلام ئەو شتانە هەبووە ئێرە دینن کە شەڕەکان ئەوە بکەن. لا بەتلیس لە 18,000 ئەرمەنی 300 تا 400 ئافرەت و منداڵ بە زیندوی مابوون. لە 25,000 ئەرمەنی ئەرزڕۆم دەوروبەری 200 کەسێک نەکوژرابوون. لە 25,000 ئەرمەنی موش هەزارەهای دیکەی ئەو 300 گوندی دەوروبەرەی دوای کوشتارەکە تاقەپیاوێکی ئەرمەنیان تێدا نەدۆزرایەوە. لە زۆر ناوچەشدا ئەو ئافرەت و منداڵانەی نەکوژرابوون لە ترسی ژیانی خۆیان ببوون بە موسڵمان. ماڵە هەژاری واش هەبوو 3-4 کارەکەری کچە ئەرمەنیان ڕاگرتە بوو. فائز ئەلغەسین لەم بارەیەوە دەڵێت ناچیتە هیچ ماڵێک لە دیاربەکر کە 5 کچە ئەرمەنی کارکەری کەمتر تێدا بێت. لای بێبایەخترین فرۆشیار کارکەری ئەرمەنی دەدی. وەک دەڵێن دەوروبەری 5,000 ئافرەتی ئەرمەنی بوونەتە کارکەر لە دیاربەکر و زۆربەیان لە ئەرزڕۆم و خەرپوت و ویلایەتەکانی دیکەوە هاتوون. هەروەها لە سەرچاوی یەکەم یاداشتەکەی محەممەد عەلی جەمالزادە کە کۆنسوڵی ئێران بوو لە بەرلین لە کاتی شەڕی یەکەمی جیهانی داویستویەتی لە بەرلینەوە و لە ڕێگەی ئەستەمبوڵەوە بگەڕێتەوە. لە ڕێگەدا چی دیوە؟ تۆماری کردووە کە کاتی خۆی لە بڵاوکراوەکانی ئاراکسی ئەرمەنیدا لە تاران لە شوباتی ساڵی 1995دا بڵاوکراوەتەوە. گۆڤاری کوردنامە کە لە شام دەردەچێت لە ژمارە 2 تەموز و ئەیلولی هەمان ساڵدا ئەو باسی کردووە بە عەرەبی و بڵاوی کردوتەوە. لەو باسەدا سەید محەممەد عەلی جەمالزادە وتوێتی کە چوومە ئەستەمبوڵ 2 سویدیشم لەگەڵدا بوو لەو فەرمانبەرانەی کە لە ئێراندا کاریان دەکرد. ئەوانی ژۆک و من دەیانویست بچن بۆ تاران. لە ڕێگەکەماندا کە بەرەو ئێران دەڕۆیشتین چاوم بە ژن و منداڵی ئەرمەنی پێخاوز دەکەوت چۆن جەندرمەکانی تورک با قۆنداغی تفەنگەکانیان دەیان بردن بەڕێوە. زۆر جار با قۆنداغە تفەنگ لێیان دەدان و شەپازلیان لێدەدان. ئەوانەی دەمانبینی هیچیان گەنج نەبوون چونکە گەنجەکانیان برابوون بۆ شەڕ یان کوژرابوون. تەنها ژن و پیاوی پیری پەککەوتە بوون کە زۆر بە شەڕەشەق دەیانتوانی هەنگاو بنێن. جەندرمەکانی تورک هەروەکو شوانی ڕانەماڕ ئەوانیان پێش خۆیاندا بوو. ئەگەر یەکێکیان لەبەر ماندوێتی لە ڕێگا دواب کەوتایە یان نەخۆش وایە ئەوە لەو شوێنەی خۆیدا بەجێ دەما و دەمرد. هیچ هاوار و پارانەوەیەکیش سوودی نەبوو. ڕۆژێکی دیکە لە ڕێگەماندا تاقمێکی دیکەی ئەرێمەنی ماندی کە جەندرمەکانی تورک پێش خۆیاندا بوون. لەپەڕ ژنێکی ئەرمەنی ئێجگار پەرێشان هاتە لامەوە بە فەڕەنسی لێم پاڕایەوە. لا ڕێگەی خوددا ئەم 2 پارچە ئەڵماسە دەدەمێ بەڵکو لە جیاتی ئەو هەندێک خواردنم بدەیتێ بۆ ئەوەی بیدەم بە منداڵەکانم. منیش هەندێک خواردنمدایە بێ ئەوەی ئەڵماسەکەی لێوەربگرم. قەناعەتم بەوە نییە کورد دەوری هەبی بێت لە قەتڵ و ئاهمووجی نەساییدا. ئەوانە کە بوون بە سوارەی حەمیدی ینی هین بوون، ینی خەڵکی مەئموور بوون، پیاوی دەوڵەتی عوسمانی بوون، ئەوانە کارمەندی دەوڵەتی عوسمانی بوون، ئەوانە وەکو
وەکو عسکەرێکی دەوڵەتی عوسمانی وابوو ئەوانە تحتە یعنی تعبیر لەوە ناکەن کورد تعدای کردوێ لە ئەرمەن یا کورد تعدای کردبێ لە یەزیدی یا کورد تعدای کردبێ لە نەتەوەکانی تری ئەو ناوچەیە بەڵکو ئەمانە وەکو عەرەبەکان چۆن لە ناو سوارەی حەمیدیا هەبووە چۆن شەرکەسی تیا بووە چۆن خودی یەزیدەکان خۆشیانی تیا بووە بە هەمان شێوە ئەم کوردانش تۆ مەسەن سەردەمی لە سەردەمی نوێ سەدام حوسێنیش بە هەمان شێوە هەمان تەجروبەی وەرگرت لە عوسمانیەکان ئەفواجی خەفیفەی دروست کرد خۆ ئەو ئەفواج خەفیفانە کە دروست کرا ئەنفالی میلەتەکەی خۆیانیان کرد ئەوانە لەگەڵ سوپای عێراقیە بەڵام ئایا ئەو ئەفواجە خەفیفانە کە ئەنفالیان کرد و کە جینۆسایدیان کرد و کە 5,000 دیان سووتاند و کە هەزارەها مزگەوتیان وێران کرد و هەزارها مەکتەبیان تەدمیر کرد و شاری گەورەی وەکو سەی سادق و پێنجوێنیان لەگەڵ زەویە تەختر ئەوانە تعبیرە لەوەی کە بڵێ کورد کردوێتی کاتێک کە تۆ ئەتوانی بڵێ کورد کردوێتی کورد خاوەنی قەوارە بێ واتە خاوەنی قەوارەیەکی یەکگرتوو بێوەکو دەوڵەت و ئەمر دەرکات ئێستا بۆ نمونە لە هەرێمی کوردستان ئەگە سەرۆکی هەرێمی کوردستان ئەمرێ دەرکا بە قەتڵ و عامکردنی تورکمانەکانی هەولێر بڵێ ئەمە کورد کردوێتی چونکە ئەمە تعبیرە لە قەوارەیەکی ڕێکخراوی یەکگرتوو کە بە فەرمان قەتڵ و عامی نەتەوەیەکەکە لە ناو قەوارەکەی خۆیە بەڵام ئەوانە عەسکەری دەوڵەتی خلافت بوون یعنی تعبیر نییە لە بەڵکو هەرچی کرابێ مەسئولیەتی قانونی و مەسئولیەتی شەرعیش ئەکەوێتە سەر خلافەت و خودی خەلیفەی عوسمانی. زۆر بەداخەوە کوردیش زۆریان کەم بە ئاگایانە و بێ ئاگایانە بە هاندان یان بانقەست دەستی لەم کوشتارانەی ئەرمەندا هەبووە. بۆ نمونە لە کوشتاری یەکەمدا لە شاری ئورفە مەلا سەعید ئەحمەد ناوێک کە شێخی دەروێشان بووە بەدەستی خۆی ڕۆژی 28 کانونی یەکەمی ساڵی 1995 کوشتاری ئەرمەنی لەم شارەدا کردووە و فەرمانی داوە ئەرمەنیەکی بێتاوانیان لە بەردەمدا بۆ ڕاخستووە بە چەخۆ لە بەرچاوی خەڵکەکەدا سەری بڕیوە. بەر لەوەش بە چەند ڕۆژێک ناودارانی شاری کۆ کردوێتەوە بۆ کوشتنی ئەرمەن هانی داون چونکە سەر بۆ دەسەڵاتی سوڵتان شۆڕ ناکەن. هەر لە کوشتاری یەکەمدا دوو برا لە ناوچەی واندا بە ناوی عەبدولحەمید و عەبدولغەفور بە جووتە 200 کەسیان کوشتووە. لە خەرپێش جوو تێبرا لە هاوڕێکانی عەبدولحەمید و عەبدولغەفور 300 کەسیان کوشتووە. حاجی بەگۆناوێک بە تەنها 100 کەسی کوشتووە. نانەوایەکیش شانازی بەوەوە کردووە کە 97 ئەرمەنی کوشتووە و بڕیاری داوا قوربانیانی بگەێنێتە 100 کەس. ئەو کەسە ئاغای کورد بووە. قافڵەی ئەرمەنی لە جەندرمەکان کڕیوە و دوایەوەی هەموو شتێکی لێزەوت کردووە کوشتونی. بەو مەرجە جەندرمەکان پێیان دەفرۆشتنەوە. دوای کوشتنیان سکیان هەڵدڕیون و بە دوای لیرە و زێڕدا گەڕاون. ئەکادیمی ڤیگەر دەلیڤسکی لەم بارەیەوە نووسیوێتی و دەڵێت بە چاوی خۆم دیم چۆن کوردەکان لە هاوینی ساڵی 1916دا بە دەستە ئەرمانیەکانیان بەلیست خستی بووە ڕێ لە شاری بەدلیس. کۆمیتەی پەنابەران دانرابوو. دیارە کە ئاغاکان بە دیاری ئەرمەنیان بۆ ئەو کۆمیتەیە دەبرد بەرامبەر بەوە پارەیان وەردەگرت بەڵام لەبەر ئەوەی ژماری ئەرمەنەکان یەکجار زۆر بوو پارەکەش کەم کرایەوە. قۆناغی دووەم کۆمەڵکوژی لە سەردەمی کۆمەڵی یەکێتی و پێشکەوتنە کە بە عەرەبی پێڵێن بە تورکی شاری ئیتیحاد و تەرەقی پێڵێن. ئەمانە سێ پاشای گەوریان هەبوو سێ پیاوی گەوریان هەبوو کە ئەنوەر پاشا و تەلعات پاشا و جەمال پاشا بوون. ئەمانە سەری بەڵاکە بوون هەم بۆ تورک و هەم بۆ کورد و هەم بۆ ئەرمەنیش. ویستیان ئەو دەوڵەتەی سوڵتان چاکسازی تیا بکە هەندێکی کرد بەڵام بەدڵیان نەبوو دەسەڵاتیان لابرد دەسەڵاتی ئەوان کەس کرد و خۆیان دەسەڵاتیان گردە دەست کۆمەڵکوژی ڕاستەقینە لە سەردەمی ئەوانەوە دەست پێکە. یعنی لە کۆمەڵکوژەکە لە چوو هەل لە ئەستەمبول بە ئەستەمبولەوە نەوەستا پەڕیەوە بۆ ئەدەنەوە بۆ شارەکانی نزیک رووسیا ئەمانە زۆران لە ئەرمەنیەکان کوشت ئەوەی کە مێژونووسەکان تەقدیرەکەن لە بینی 1.5 ملیۆن بۆ 2 ملیۆن ئەرمەنیان کوشتەوە. ئەوەی ماشەوە کە خۆیان ناکوشتووە
بە کاروانیان بۆ ڕێخستن بەرەو چۆ ئەنووس ئەیان بردن بە زۆری ئەم خەڵکانە بەرەو چۆ ڕۆشتن بەرەو لوبناان و سووریا و ئەردن و میسر و هەروە بێتەوە رووسیا بە رووسیاژە ڕۆشتن چونکە بەشێکی ئەرمەنستانیش لەوێ هەبوو. هەر لە سەرەتاوە پێویستاوە بزانین کە هەستی ئاینی کوێرانە و دواکەوتویی دوو هۆی گەورە بوون پاڵیان بە گەلی کوردەوە نا لە کاتی ئەو کوشتارانەدا دەستی خۆیان بە کوشتی کافران سەوز بکەن. هەندێک کورد هەبوون بەدەم سلااواتەوە ئەرمەنیان سەردەبڕی. میجەر کەیماسۆن لاوتارێکی خۆیدا کە لەبارەی کوردستانەوە لە بەردەمی کۆمەڵی جوگرافیایی مەلەکی لەندەندا خوێندوویەتیەوە وتوویەتی لەوانەیە زۆر بەمان بیرێکی شێوەمان هەبێ کە گوایە کورد مەسئولی کوشتارەکانی ئەرمەنە، بەڵام کامان ئەوە دەزانین کە بەشێکی یەکجار زۆری گاورەکان لە ڕۆژانی پێش شەڕدا لەوانە شەڕ یەکەمی جیهانی زۆر بە بەختیایی لە کوردستان دەژیان. هەروەها ئەکادێمی ڤیگەردیلێڤیسکی نووسیوێتی قەت جیاوازی ئاین لە نێوان کوردە موسڵمانەکان و ئەرمەنە گاورەکاندا دەوری نەبینیوە. باسی ئەوەش دەکات کە چۆن هاتوچۆی ئەرمەن بۆ مزگەوت و کورد بۆ کڵێسە شتێکی یاسایی بووە. لا زۆر ناوچەدا بە فەرمانی میری موفتی و مەلا و پیاوە ئاینیەکانی دیکە هەستی کۆمەڵایەتی خەڵکیان دەبزواند. بە ئاشکرا بۆ کوشتنی کافرەکان هانیان دەدان. لە کوشتاری یەکەمدا موفتی باڵ و خەڵکەکەی بۆ کوشتن هاندەدا. داوای لێدەکردن جارێ خۆیان بە تاڵانیەوە خەریک نەکەن، بەڵام لەبەر ئەوەی کە گەلی کورد سادە و ساکار و هەژار بوون لە تاو برسێتی و دواکەوتوی خۆیان حەزیان دەکرد لە تاڵانی ئەرمەندا بەشدار بن. بەڵام کاربەدەستان بەوە ڕازی نەبوون، چونکە ئەوان کوشتنیان لەو جۆرە کوردانە دەویست. اینجا تاڵان لە هەموو شتێک خراپتر ئەوە بوو کە کاربەدەستان لە زۆر ناوچەدا حەبسە کوردەکانیان بەردەدا کە چەدە و پیاوکوژیشی تێدا بوو. کوشتن و تاڵانی ئەرمەنیان بۆ دەکردنە نرخی ئازادکردنیان. هەروەها عەبدولعەزیز یامولکی دەڵێت لە زۆر ناوچەی دیکەشەوە حەبسیان دەهێنا و دوای ئەوەی جلوبەرگی کوردیان پێلەبەر دەکردن دەستە دەستە ناردنە شاری دیاربەکر و ئەرزڕۆم لە کاتی کوشتاری یەکەمدا. لە هەندێک ناوچەدا میر سەربازیشی بە جلوبەرگی کوردیەوە دەنارد. کاربەدەستانی شاری ئەرزڕۆمیش بە ئاشکرا هاواریان دەکرد گاور بکوژن، هیچ مەترسن، مردن بۆ گاوران، ژیان بۆ مسلمانان. ئەمە بە دروشمی مەلا و دەروێشانی سێواس و ئورفە. لە دیاربەکر وایان بردی بۆ مێشکی خەڵکی ساکارەوە گوایە کوشتنی ئەرمەن ئەرکی سەرشانی ڕۆڵەکانی محەممەدە. زۆر کوردی ساکار کوشتاری ئەرمەنیان بە غەزا دادەنا، هەر لەبەرەوەش ئەگەر هەر کەسێکیان ببوایە بە مسلمان دەستیان لێ هەڵدەگرت. خۆی بەڕاستی کتێبێکی لەم دوایە دەرچوو کە باسی ئیبادەی ئەرمەنەکە، یعنی ئیبادەکردنی ئەرمەنەکان تا ڕادەیە گەورەش کراوە، ینی مغالاتی تایە، شایەتی کابراایکی ئەرمەنی تایە کە باسی ئەوەکە کودڕۆڵی نەبووە لە ئەو قەتڵ و عامەی کە لە مێژووە باسی ئەکەن. بەڵێ هەندێک نووسەری حتا کوردیش، هەنی مێژونووسی کوردیش باسی تاوانبارێتی کوردەکە ئەڵێ کورڕۆڵی گەورەی هەبووە لە جینۆسایدکردنی ئەرمەنەکانە. بەڵام کورد بۆ شێوازە ئەو ڕۆڵە گەورەیە نەبووە بە هەمان شێوە ئەرمەنەکان جاری وا بۆ داویانە بەسەر گوندێکە لە تورکیا گوندی کورد بووە، قەتڵ و عامی هەمویان کردووە. حرەکاتی سڕی ئەرمەنی هەبووە و ئەم حرەکاتانە دەوڵەتە ئەوروپیەکان و بە تایبەتی رووسیا و دەوڵەتانی غەربی یارمەتیانەدا ئەمانە هەمویان نزعەتی شۆڤێنیان هەبوو کە بڕوایان بە تەدمیر و وێرانکردن و کوشتن هەبوو بۆ ئەوەی دەوڵەتی ئەرمەنی دروستکەن کە لەفیعلا نەتیجەیشا دروستیان کرد. ئەمانە کە ئەمانە ئەم قەتڵ و عام و جینۆسایدیان نەکرد کە هێزێکی نهێنی بوون. بە هەمان شێوە دەوڵەتی عوسمانی کاتێک کە ئەیود گوندێکی کوردی دەوڵەتی عوسمانی وێران کراوە کە سوارەی حەمیدی ئەڕۆژ نسعەیەکی کاردانەوەی تیا بوو، فعلا نسعەیەکی کاردانەوەی تیا بوو بەرامبەر بە ئەرمەنەکان، بەڵام لە مقابلە ئەرمەنەکانیش بەپێی ئەو دەسەڵاتەی هەیان بووە لە چوارچەوەی ئەو دەسەڵاتەی کە حرەکەیەکی نهێنی یا حرەکەیەکی تەمەڕود یا حرەکەیەکی شۆڕژگەڕی هەیەتی لە چوارچەوەی دەسەڵاتی خۆیانە ئەوانش جینۆسایدیان کرۆ دژ بە کورد. دکتۆر کەمال مەزهەر لە کتێبی کوردستان لە ساڵەکانی جەنگی یەکەمی جیهانیدا دەڵێت نزیکەی 2500 کەس لە کاتی کوشتاری ئورفەدا
کە زۆربەیان منداڵ و ئافرەت بوون پەنایان بردە بەر کڵێسەیەکی ئەرمەنەکان، بەڵام زۆری نەخایاند نەوت کرا بە کڵێسەکەدا و ئاگری تێبەردرا. لەمانە تەنها 50 کەسیان لێ ڕزگار بوو، ئەویش بەهۆی یاریدەدەری مستەفا ئاغای ڕەجەب و حەیدەر و خەلیل ڕەجەبەوە. جگە لەمە ئەو 3 کەسە هەموو ئەرمەنەکانی گەڕێکی خۆیان و گەلێکی دیکەیان لە ئامردن ڕزگار کردووە. مێجەر نۆیل لە بەشێکی دیکەی یاداشتەکەیدا لە لاپەڕەی 225 باسی پیاوەتی و جوامێریەکی دیکەی کردووە بەرامبەر بە ئەرمەنیەکان و لە یاداشتەکەیدا وتوێتی تاپۆ ئاغای سەرۆکی عەشیرەتی سیناملی بۆی گەڕامەوە چۆن لە کاتی شەڕی تورک و ئەرمەنیەکاندا هۆزەکەی ئەو داڵدەی ژمارێک لە ئەرمەنیەکانی داوە و لە کوشتاری تورکەکان ڕزگاریان کردهبوون. هەتا قایمقامی بازارجیک کە بەڕەگەز لوبنانی بوو بەڵام زۆر دۆستی کورد بووە. ئەو قایمقامە داوای لە کوردەکان کردبوو ئەرمەنیا ئاوارەکان بگرنە خۆیان و ئەوانیش حاوانیانەوە و لە مردن ڕزگاریان دەکردن. بەڵام ساتێک کار بەدەستەکانی بەڕەگەز تورک بەمەیان دەزانی نەک تەنها هەر ئەرمەنیەکان بەڵکو کوردەکانیش سزا دەدران. لە زۆر ناوچەدا کوردەکان یاریدەی ئەرمەنیەکانیان دەدا کە ڕابکەن و خۆیان بشارنەوە. هەروەها هەندێک لە کوردەکان بەچەکەوە دایانە پاڵ ئەرمەنیەکان و کەوتنە بەرهەڵستی پیاوەکانی میری و بەنیازی دانانی ڕادەیەک بۆ کوشتاری ئەرمەن. کوردی دەرسیمیش لە هەمویان پیاوانەتر هاتبوونە دەست و توانی بوویان داڵدەی 5,000 ئاوارەی ئەرمەنی بدەن. کوردە ئێزیدیەکانیش کە بۆ خۆیان کەمتریان لە ئەرمەن بەدەست جوڵم و زۆری عوسمانیەکانەوە نەدی بوو بە هەستەوە پشتی ئەرمانیەکانیان گرت و بە پێی توانە یارمەتیان پێشکەشکردن. یەکێک لە داردەستەکانی جێبەجێکردنیان تەنانەت لەبارەی قۆناغی یەکەمی ئەم کوشتارانەوە کە سوڵتان عەبدولحەمید و پیاوەکانی هەوڵێکی زۆریاندا بۆ ئەوەی گوناهی بخەنە ئەستۆی گەلی کورد. گەلێک بەڵگەی مێژووی هەیە نیشانی دەدەن چۆن میری ڕێخەری یەکەم و تاوانباری هەرە گەورە بووە لە ساڵەکانی کوشتاری یەکەمدا. دەستی هەموو لایەک کەوتو بۆ ڕوو دەوڵەتی عوسمانی کە بەتەمای سەرکەوتن بووە. حیسابێکی ئەوتۆی بۆ ڕای گشتی ئەوروپا نەدەکرد. ڕاستە هەندێک لە کاربەدەستان هەوڵی شاردنەوەی تاوانەکانی میریان دەدا. بۆ نمونە لە هەندێک ناوچەدا وێنەگرتنی کارەساتەکە قەدەغە کرابوو. زۆر جاریش بە تایبەتی لە سەرەتادا ئەو کارەساتانە لە ڕای گشتی دەرەوە دەشاردرانەوە. فایز ئەلغەسین باسیەوە دەکات کە گوایە لە هەندێک ناوچە کاربەدەستان جلوبەرگی کوردیان کردوتە بەر ئەرمەنە کوژاوەکان. بەو جۆرە وێنەیان گرتوون تاوەکو ئەرمەن بە تاوانبار نیشان بدەن. بەڵام زۆر بەشیان بە ئاشکرا شانازیان پێوە دەکرد. بێجگەلەوەش گەلێک بەڵگەی نهێنی و ئاشکرا لە بەردەستدایە بۆ تاوانبارکردنی میری و پێویستە لەم باسە بکۆڵینەوە اینجا دەوری کورد جاری بکەین. بەر لە هەموو شتێک با ناوەڕۆکی بروسکەکەی تەلعین پاشای وەزیری ناوخۆی بهێنینەوە کە بە تایبەتی ناردوێتی بۆ حاکمی حەلەب. لەو بروسکەیەدا دەڵێت بەر لە ئێستا پێتان ڕاگەیەنراوە کە بەپێی فەرمانی جەمعیەت بڕیاردراوە بە یەک جاری ئەو ئەرمەنانە لە ناو ببرێن کە لە تورکیادا دەژین. ئەوانەی دژی ئەو بڕیارانە دەوەستن مەبەستی کاربەدەستانە ناتوانن لەسەر کارەکانی خۆیان بمێننەوە. هەرچەندە ئەو هەنگاوانەی دەندرێن توند و تیژ بن دەبێت کۆتایی بە ئەرمەن بهێنرێ و بە هیچ جۆرێک گوێ مەدەنە تەمەن و پیا و ئافرەت و وجدان. دڕندەی تەڵعات پاشا بەرامبەر بە ئەرمەن لە ڕادە بەدەربوو. بە پێی وتارێکی تایمزی لەندەنی لە 29 ئەیلولی 1915دا تەلعات پاشا شکاندنی ئەنوەر پاشای هاوڵی لە قەفقاز بەهەڵزانی و بۆ لێدانی ئەرمەن کە دەیویست ئۆباڵی ئەو شکانیان بخاتە ئۆباڵی ئەرمەن. دوای دۆڕانی شەڕ و ڕوخانی دەوڵەتی عوسمانی تەلعات پاشا لە تورکیا ڕای کرد. بەڵام تالیران کە قوتابیەکی ئەرمەن بوو خۆی بۆ دۆزینەوەی تەرخان کرد تا ڕۆژی 15 مارتی 1921 لەسەر یەکێک لە شەقامەکانی بەرلین دەستەویەخە بەرەنگاری هاتوو بە کوشتنی تۆڵەی ئەرمەنی بێتاوانی لێسەندەوە. ئەوەی ئیتحاد و تەرەقی لە بینی شەش و هەتاکو جەنگەکەیە قۆناغی سێم لە دوای جەنگە کە 24 ئەو مێژووی کە هەموو ساڵی ئەرمەنەکان یادیەکەنەوە
ئەم قۆناغە چۆن دەست پێکە ئەم قۆناغا لە هەش شوێنێ ئەرمەن هەبوو بێ بۆی چوون و یا تاڵانیان کردو یا وێرانیان کردو دیەکانیان ڕوخانەوە ئەوان ڕایان کردو خۆیان شارتەوە یا سەریان بڕیون و یا ئەو شتانیان کردو بە کورتی لە پێش جەنگ و لە کاتی جەنگ و لە دوای جەنگە کوشتن و بڕینەکان هەر بەردەوام بوو جوان ناوەت ئەمە دەسەڵاتی سلامیە و دەسەڵاتی ئەلمانی بە هەردوولان وەکو تورک دژی ئەرمەن بوون و بە ناوی ئاینی شۆکردویان و ئامانجەکەش زیاتر ئابووری و داگیرکردن و خاوێنکردنەوەی خاکی تورکیا بوو وەکو چۆن ئیسا ئۆردوگان ئەو ئیشاناکە بە ناوی ئیسلامەوە بە دەستێکی قورعان و بە دەستێکیش مەلاکانی مزگەوتەکانی تورک هانەدا کە فتوا بدەن کورت بوژن لە بەروی کورد مسلمان نییە زەردەشتیە کە ئەمە ڕاز نییە وەکو چۆن مسلمانە عەرەب و تورک و کوردەکانی پێش خۆیان لە شەڕی ڕۆژاوا وەکو جاشی وەکو سوارەی حەمیدی دیسانەوە بەکارێنێ لەو سەردەمەشە هەروە بوو